هاوڕێنی پێشمەرگەی کۆمەڵە خەباتی بێپسانەوەتان لە مێژووی کوردستان لە مێژووی بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستیدا جێگایەکی واها دیاری کراوی هەیە کە هیچ ڕووداوێک ناتوانێ بیسڕێتەوە. ئاگادار بن کە هەر هەنگاو و چوونە پێشتان بەرهەمی پێداگرتان لەسەر بیر و باوەڕ و کردەوەی کۆمونیستی و بەرهەمی پشتبەستنتان بە ویست و قازانجی کرێکاران بووە و پێشڕەویەکانی داهاتووشتان هەر بەم شێوەیە زەمانەت دەکرێت. ئێوە بوونەتە جێگای هیوای کۆمەڵی بەرینی کرێکاران و زەحمەتکێشان و هەموو تێکۆشەرانی ڕێگای ئازادی و خەباتکارانی ڕێگای بەدیهێنانی مافی چارەنووس بۆ خەڵکی زەحمەتکێش. ئەمە خۆی بە نرخترین پاداشە و باشترین هاندەرە بۆ ئەوەی قورسایی ئەو ئەرکە مێژوویە کە لە سەر شانتانە بە تەواوی هەست پێ بکەن و گەشەدارتر و سەرکەوتوانەتر بۆ وەدی هاتنی تێبکۆشن. پیرۆز بێت 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە.